سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. لە دوای ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردن و ئەو نەڕزاییانەی بەشێکی زۆر لە کادر و لانگرانی پارتی لە سنووری شارەزور و هەڵەبجە و سلێمانی سەرێن هەڵدا، پارتی دیموکراتی کوردستان بڕیاری گۆڕانکاری دا و سەرەتا لە هەڵەبجەوە بڕیاری ئەو گۆڕانکاریە درا و دواتریش گەیشتە سلێمانی. باگوێری ئەو زانیاریانەی شەوی ڕابردوو سەرچاوێکی باڵای پارتی بە شارپرێسی ڕاگەیاند، پارتی لیژنەیەکی باڵای بۆ گۆڕانکاریە حیزبەکان پێکێناوە و یەکەم بڕیاری ئەو لیژنە باڵایەش گۆڕینی بەرپرسی لقی دوانزەی پارتی بەسام عالیە و بڕیاری کۆتاییش لەو بارەیەوە دەرچووە. سەرچاوەکە ئاماژی بۆش کردووە گۆڕانکاریەکانی پارتی بەرەو سلێمانی شۆڕ بۆتەوە و بڕیار درراوە سەعید ئاغا لێپرسراوی لقی چواری پارتیش لا ببرێت. دەژڵێت تا ئێستا شوێنگرەوەی ئاغا دیار نییە، بەڵام بەدڵنیاییەوە لەو پۆستەدا نامێنێت. هاوکات سەرچاوەکە زانیاری زیاتری بۆ شارپرێز ئاشکرا کردووەتی پارتی بڕیاریشی داوە عارف تەیفور لە سەرۆکایەتی ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجە لا ببات و بەهێزترین کاندیدیش بۆ ئەو پۆستە تا ئێستا مەحموود محەممەد وتەبێژی پارتی و ئەندامی مەکتەبی سیاسی پارتیە. لە گەرمەی کێشمە ناوخۆییەکانی عێراق و هەرێمی کوردستان لە دوای ڕاگەاندنی ئەنجەمەکانی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق ژمارەیەکی زۆر لە سەرکردە دیارەکانی یەکێتی کوردستانیان بەرە وڵاتانی دەرەوە بەجێهێشتووە و تا ئێستاش جگە لە کۆسرەت ڕەسوڵ و مەلا بەختیار هۆکاری ڕاستی چوونە دەرەوەی ئەوانی دیکەیان نازانرێت. شارپرێزەوەی زانیوە جگە لە کۆسرەت ڕەسوڵ عەلی و مەلا بەختیار کە بەمبەستی چارەسەر ئێستا لە دەرەوەی وڵاتن. هاوکات حاکم قادر ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی و شاناس ئیبراهیم ئەحمەد کارگێڕی مەکتەبی سیاسی و سەعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی کوردستانیان بەرە وڵاتانی دەرەوە جێهێشتووە. شارپرێز بۆ زانینی هۆکاری چوونە دەرەوەی ئەو سەرکردە دیارانەی یەکێتی پەیوەندی بە ژمارەیەک لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتیەوە کرد، بەڵام هیچیان ئامادە نەبوون لەسەر ئەو بابەتە قسە بکەن. ئەمە لە کاتێکدا پێشتر و لە دیدارێکدا لەگەڵ ڕۆژنامەنووسان باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی ڕایگەاند پێش و دوای هەڵبژاردنەکان و کێشە سیاسیەکان ڕەنگە پێویست بکات ژمارەیەک بەرپرسی یەکێتی بێدەنگ بن. ڕێژەی وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا لە هیچ پارێزگایەکی هەرێم نەگەیشتۆتە لە سەدا 30 و لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆناش ڕێکار و ڕێنمایی نوێی دەرکرد. باپەی زانیاریەکان تاوەکو ئێستا لە پارێزگای دهۆک زۆرترین ڕێژەی هاوڵاتیان ڤاکسینیان وەرگرتووە کە لە سەدا 26 و لە پارێزگای هەولێریش لە سەدا 18 هاوڵاتیان ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە. هاوکات تاوەکو ئێستا لە سەدا 14 هاوڵاتیانی پارێزگای سلێمانی ڤاکسینیان وەرگرتووە. ئەمڕۆژ دوای کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا چەند بڕیارێک دەرکران و وتەبێژی حکوومەتی هەرێمیش ئاشکرای دەکات لە هەرێمی کوردستان وەرگرتنی ڤاکسین کراوەتە ناچاری، بەتایبەت فەرمانبەران و ئەوانەشی لە شوێنە گشتیەکان کار دەکەن. دەژڵێت لەسەر پێشنیازی وەزیری پەروەردە پرۆسی خوێندن ڕاناگیرێت و بەردەوام دەبێت. خانەوادەی قوتابیان و خوێندکاران سەرپشک دەکرێن تا 31دا لەوەی کە منداڵەکانیان بە ئۆنلاین بخوێنن یان لە پۆلەکانی خوێندندا ئامادە بن. بنزینی حکوومەتی عێراق گەیشتە پارێزگای سلێمانی و نرخی 1 لیتر بە 690 دینار دابەش دەکرێت. هەمان بنزینیش لە پارێزگای دهۆک دەست بە دابەشکردنی کراوە. باپەی زانیاریەکان ئەمڕۆ دووشەمە بەشێک لەو بنزینەی بڕیارە حکوومەتی عێراق بیداتە هەرێمی کوردستان گەیشتۆتە پارێزگای سلێمانی و دەست بە دابەشکردنی کراوە. لای خۆشیەوە بەهمن قادر وتەبێژی بنزینخانەکانی سلێمانی بە شارپرێسی ڕاگەیاند بنزینە 690 دینارەکەی بەغدا گەیشتۆتە سلێمانی و لە ئێستادا لە 4 بنزینخانەی سلێمانی بەردەستە. لەلایەکی ترەوە موحسین تەها بەڕێوەبەری سوتەمەنی دهۆک ڕایگەیاندووە لە دوێنێەوە ئەو بنزینەی حکوومەت لە بەغدا کڕیوەتی بۆمان دێت و ئەم ڕۆژ بۆمان هاتووە نرخی 1 لیتریش بەرامبەر 690 دینارە. ئەمە لە کاتێکدا پێشتر وەزارەتی سامانە سروشتەکان ئاشکرایکرد ڕێکەوتنێکی لەگەڵ بەغدا کردووە بۆ کڕینی بنزین و لە قۆناغی یەکەمدا زیاتر لە 1 ملیۆن لیتر بنزین بۆ هەرێمی کوردستان دێت. دواتر ئەو ڕێژەیە زۆر زیاتر دەبێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر.